و شرۆڤەکردناکو دووبارە دەبە ژزاری تایبەتمەند و شارەزان و کاربدەستین ئەو لە هیر لە ئەمریکاژی دەمێ بەحستێ سەر هێریشن لەسەر فڕۆکخانە ئەستانبولێ ئەڤە ژ ئەنجامی شکستنا di meydanên şer de Komela Dewleta İslamî Daeş wê hêrîşa armancên negelek parastî bike li her cihekî ew bikaribe. Gelo ev rast e? Rastexwe digel me ji Bruxelles Belçîka bi Skypê kawa Hesen bi rêveberê bername Rojhilata Navîn li Înstitûya East West. Kake kawa rast e hoy ew Daeş ke pelamarî em armanca nededa betaybeş li Tirkiye ew ye ke لە مەدانەکانی شەڕ شکست دێنێ ئەم کاتتان باش کاکە دەخیل و کاکە بەڵێن زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بێگومان ئەمە یەکێکە لە هۆکارەکانی یعنی ئەو شکستانی کە داعش تووشی بووە لە سووریا لە عێراق بێگومان پاڵنەرێکی گەورەیە بۆ ئەم هێرشە تیرۆریستیە بەڵام بە بۆچوونی من پاڵنەری گەورەتر هەیە بۆ ئەم هێرشە تیرۆریستیە بە بۆچوونی من ئەم هێرشە کە کرا 28 مانگ ئەتوانین بڵین دایبنین بە گۆڕانکاریەکی نەوعی لە استراتیژیەتی داعش بەرامبەر بە تورکیا ئەکرێت ئەگەر هاتوو لە داهاتووە سیاسەتی تورکیا بگۆڕێ بەرامبەر بە داعش ئەکرێ ئێمە سەیری ئەمڕۆ ئەو ڕۆژە بکەین 28 ینی جیاوازی بکەین لە نێوان دوو قۆناغا بڵین پێش و پاش 28 چونکە لە پێش 28 هێرشەکانی داعش سێ گروپی گرت بوو یا بڵین سێ شوێنی کردووە بە ئامانج کورد بە شێوەیەکی گشتی هەندێک شوێنی توریستی لە ئەستەمبوڵ و شارەکانیکە و هەندێک شار لەسەر سنوور لەگەڵ سووریا و ئەوانە ئەتوانی ئەوەی کە پێوتە بە ئینگلیزی سۆفت تارگت یعنی با بڵین ئامانجی ناسک بەڵام ئەوەی کە 28 ڕوویە ئەوەیان یعنی گۆڕانکاریەکی زۆر گەورەیە چونکم تۆ هێرشەکە یعنی داعش هێرشی کردە سەر گەورەترین مەتاع لە تورکیا کەواتە کاکەوە مەبەست ئەوەیە کە گۆڕانکاریەکان یان سیاستەکانی تورکیا هۆیەکی ئەوەن کە داعش استراتیژیەکەی خۆ بگۆڕی و پەلاماری تورکیاش بداتن هەنی خەتای سیاستەکانی تورکیاشە بەڵێ خۆی ئەزانی شوێن یعنی بڵین لە مانگی 6 ساڵی پێشەوە تا ڕادەیە سیاسەتی تورکیا هەندێک گۆڕانکاری بەسەر هەر بەرامبەر بە داعش کاتێکە ڕێگەیان بە ئەمریکایە یعنی بنکەی ئینچلیک بەکاربێنە دژیان وە ناو بەناو تورکیا هێرشە کاتە سەر داعش بەڵام ئەگەر یعنی سێری ئەم 3-4 ساڵی ڕابردوو بکەین ئەبینین کەوا هەندێک سیاساتی تورکیا هەبوو یعنی کە بە جۆرێ لە جۆرەکان ڕێگەیە بە داعش و هەم داعش وەکو هەم وەکو فکرەژ وەکو ئایدۆلۆژیا کە تا ڕادێ بتوانێ یعنی بنکە بۆ خۆی دروستکە لە ناو کۆمەلگای تورکیایە کە ئەمڕۆ ئەبینی بەداخۆ یعنی ئەوە یەکێک لە دەرەنجامەکانی ئەمەیە باشە کاکاوە یەکی لە پرسیارەکانەوەی ینی پێشتر لە میدیای ناوخۆی تورکیاشدا ئاماژە بەوە دەکرا ئەنکەرە بەڕاستەوخۆ بیان ناڕاستەوخۆ یارمەتی داعشەدا ئەم مۆرچەخانە لەلایەن داعشەوە دەبێتە مای ئەوەی کە سیاسەتی تورکیا لە بنەڕەتەوە بەرامبەر بە تێرۆریزم بگۆڕێ دوور نییە کاکە بڵێن هیچ دوور نییە چونکم بەڕاستی ئەم هێرشەی داعش کردوێتی یعنی گۆڕانکاریەکی نەوعیە وەکوتم یعنی تورکیا وەکو دەوڵەت ناتوانێت دەسەوسان بووەسێ بەرامبەر لەمە دووە هەمان سیاسەتی ڕابردوو یعنی پیادە بکات چونکم مستحیلە ئەستەمە هەم یعنی لە هەڵوەستی بەرامبەر بە خەڵکی تورکیا و لە هەمان کاتیشا بەرامبەر بە کۆمەلگای نێودەوڵەتی بەڵام لە هەمان کاتیشا لە ڕووی ئابووریەوە چونکم ئەگەر یعنی ئەمە تەسیرێکی زۆر ئەکاتە سەر گەشت و گوزاری و ئابووری تورکیا لەبەرەوە من هیچ بە دووری نازانم یعنی بەهێمنی طبعا ئەمە یەکسەر ڕوو نایە سبەینێ ڕوو نایە بەڵام بە دووری نازانم یعنی هەنگاو بە هەنگاو گۆڕانکاری گەورە ڕووبە لە هەڵوێستی تورکیا هەم سەبارەت بە داعش هەم بە کێشەی سووریا کاکەوە کاتەکەمان زۆر کورتە ئەو وڵاتانەی کە بۆ داعش ئاسانن بە ئارمانج چ وڵاتیکن بەتایبەت ئۆروپیەکانی بێگومان ینی بینیمان بەڕاستی من خۆم لێرەی لە بروکسل ژیم یعنی یەکێک بوو لە ئامانجە ئەتوانی بڵین لە بینی دوو کەوانەیە ئاسانەکان بۆیان بەڵام لە هەمان کاتیش لە پاریزەوە بینیمان ینی چیان کرد یعنی ئەمڕۆ ینی ئەتوانم بڵێم بەگشتی ئەوروپا ینی لەگەڵ ئەو هەموو هەوڵەی کە ئەیادکەوە بڵێنەوە نیە دژی داعش بوەسێتەوە لە ڕووی ئاساییشەوە ئیجراعاتی باشتر بکەن بەڵام لەبەرەوەی تۆ ئێمە ینی لە دەوڵەتێکی دیموکراتی ئاژین تۆ زەحمەتە بتوانانی ئیجراعاتی دیکتاتۆریانە بەکاربێنیت و 100% یعنی ترسی داعش بڵین بنەڵێکی کاوە حەسەن بەرێڤبەری بەرنامە ڕۆژهڵاتە ناوین لە ئینستیتوتیا ئیست وەست لە بروکسل دەگەڵ دەنگی ئەمریکا بوو سپاس زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس